بۆ جاری دووەمە کە لە پارێزگای سلێمانیە ئەم نمایشە ئەکرێت و پێشانگای تایبەت بە کتێب ئەکرێتەوانە. ئێمە وەک ژووری بازرگانی پیشەسازی زۆر خۆشحاڵین بەوەی کەوا گرێبەستێکمان هەیە لەگەڵ کۆمپانیای ئەتڵەس الئەسیل کە هەڵەسێ بەم کارانە و یەکێ لە کارەکانی ئەو پێشانگایە بۆ ساڵی 2020 مەسەلەی کتێبخانەیە و مەسائلی ڕۆشنبیری و سەقافیە و پێشانگاکەمان ئەبێتە ئەو منبەری کە ڕۆشنبیران و شاعیران و ئەدیبانی سلێمانی و کوردستان و عێراق بەگشتی ئەبێتە شوێن و پێگەی یەکترناسین لەگەڵ ئەو کەسایەتیانی کەوا لە دەرەوەیەن و بەژاریتیا ئەکەن. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە پاڵ سێکتەرە زیندوەکانی تری شارە، لە پاڵ سێکتەرە زیندوەکانی تر لە کوردستانە کۆمەڵێک چالاکی و خزمەت پێشکەش بە شارەکە و بە وڵاتەکە ئەکا. یەکیان پێشانگای کتێبە. بەڕێستان ئاگادارن بوونی پێشانگایەکی نێودەوڵەتی بۆ هەر شارێکی زیندوو یەکێکە لە هێماکانی بوونی پێشکەوتوی هەر شارێک. یاکی ترەوە زاین سلێمانی بە بڕیاری پەرلەمان کراوە بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و لەوەش گرنگتر ئەوەمان هەیە کە ساڵی پار بە خۆشحاڵی و سلێمانی لە پاڵ سنەی دەستە خوشکیا و کۆمەڵک شاری ترا بوو بە یەکێک لە شارە داهێنەرەکان لەسەر ئاستی جیهانە. ئەگەر من تەنها وەکو ئاماری سەرەتایی ئاماژەی پێبم ئەم پێشانگایە بێگومان دەیان هەزار سەدان هەزار میێوانی ناوخۆیمانە بێت، دەیان هەزار میێوانمانە بێت لە پارچەکانی تری عێراقەوە و بە هەزاران بەشداربوومان هەیە لە وڵاتانی جیهانەوە. تاوەکو ئێستا ژماری بەشداربووان 15-16 تێپەڕاندۆ گەیشتۆتە 18 وڵات، کەنەدا و ئەمریکا و هۆڵندا و دانیمارکی تایە، لە وڵاتانی عەرەبی زۆربەی زۆری تایە، بیمافیها میسر و ئوردن و لوبنان و سووریا، وڵاتانی دراوسێ ئێران و تورکیای تایە.